خۆشەویستانی کورسات سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارەکانم ئەم شەو بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. هەوڵی جۆرا و جۆر هەیە بۆ ئەوەی کە چارەسەری دۆخی هەرێمی کوردستان بکرێت بە جۆرێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دوواداچوونەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیەقینەوە وەکو خۆیان باز دەکەن گەیشتونەتە ئەو دەرەنجامەی کە بەمەبەست سزای سلێمانی ئەدرێ، ڕۆژێک بەناوی ئەوەی کە ئەمە لامەرکەزیە، ڕۆژێک بەناوی ئەوەی کە هەرکەسە و داهاتی خۆی، ئەمەش لە پێناو ئەوەی کە گرفتی دارایی دروست بێ. گرفتی داراییش بۆچێ دروست بێ؟ بۆ خانەنشینان و فەرمانبەران کە بە بەردەوامی خزمەتەکەن چۆن چارەسەری ئەو دۆخە بکرێت. وردەکاریەکانی سزادانی سلێمانی چییە؟ بۆچی هەموو مانگێک لە کاتی موچەدا گرفت دروست دەبێت؟ تا ئەم ساتانش مامۆستایانی زانکۆ و خانەنشینان دڵنیانین کە دووبارە لە کاتی دیاریکراوی خۆیاندا موچە وەردەگرن یاخۆت هۆکاری ئەوەی کە سلێمانی سزا درراوە یاخۆت گەمارۆ خراوەتە سەر سلێمانی موچەکانیان دواکرد. پانۆڕامای ئەم شەو گفتوگۆ لەو بارەوە کات بە میوانداری بەڕێز لوقمان وەردی، جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان. بڕیار بوو پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستانیش لە بەرنامەی ئەم شەومان بەشدار بێت، بەڵام لە دوا ساتەکان ئاگاداری کردین کە ناتوانێت بەشداری ئەو بەرنامەیە بێت. ئێرە مینبەرێکە بۆ ئەوەی کە ڕاستیەکان بە خەڵک بڵین و زۆرترین زانیاری پێشکەشی بینەران بکەین و پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستانیش ئازاد بوو لە دەربڕینی بۆچوونەکانی، بەڵام ئەوەی بۆ ئێمە نیگەرانیەکە لە دوا ساتەکان نەهات. کاک لوقمان سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. ئێوە ئەوەی باسیەکەن یاخود وردەکاری ئەوەی کە ئێوە گەیشت بن بە نەتیجەیەک کە بە خەڵکی خۆتانی بڵێن، کە بە سەرکردایەتی حزبەکەتانی بڵێن، گەیشتون بەچی لەبارەی ئەوەی کە بۆچی لە سلێمانی داهات بەم شێوەیە؟ ئایا حزبەکەتان دەستی بەسەر داهات داگرتووە یاخۆت قووەتی بەڕێوەبردنتان نییە؟ هۆکارەکەی کامەیە ئەوانەی کە پێتان دەوترێت؟ بەڵێ، سڵاو لە ئێوەی بەڕێز، سڵاو لە بینەرانی ئازیزی کورسات نیوز. بەداخەوە ئەوەی لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ حاڵەت و دیاردەیەکە کە لە ڕاستیدا ئێمە پێشبینی و چاوەڕوان کراو نەبوو لای ئێمە، چونکە ئێمە لەو کاتێک کە بڕیاری یەخستنەوەی هەردوو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی و هەولێردرا، یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتەکەی بەو پەڕی بڕوا بە خۆبوون و بەو پەڕی نیەت باچیەوە توانم بڵێم تەواوی کابینەکەی سلێمانی لەگەڵ هەولێر تێکەڵاو کراوە بە ئامانجی ئەوەی کە بتوانین حکوومەتێکی یەکگرتوو، حکوومەتێکی بەهێز، حکوومەتێک کە بەبێ جیاکاری جوازار خزمەتی تەواوی خەڵکی کوردستان، خزمەتی شار و شارۆچکەکان بکە و ئەو ساڵانەی کە خەڵکی کوردستان لە قۆناغا ناخۆشەکانی شەڕی ناوخۆ هیلاک بوو، ماندوو بوو، ئەزیەتی دی، ئازاری دی، زەرەرمەند بوو، بتوانین هەموو لایەکمان دەرس و پەند لە هەڵەکانی ڕابردوو وەربگرین، لە حکوومەتێکی یەکگرتوودا بتوانین خزمەت بەبێ جیاوازی بە شار و شارۆچکەکانی کوردستانەوە بکەین. بەڵێ، ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمەکەی لە کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو نەفەسا کاریان کردووە و تاکو ئەگەین بە ئەمڕۆ. بەداخەوە لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکە متمانەی وەرگرت لە پەرلەمانی کوردستان، کابینەی نۆ خاوەنی کۆمەڵێک دروشم بوو، لەوانە حکوومەتێکی بەهێز، حکوومەتێکی چاکسازی خواز، حکوومەتێک کە ڕوبەڕووی گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی ئەبێتەوە و حکوومەتێک کە بەبێ جیاوازی خزمەت گوزاری پێشکەش بە تەواوی شار و شارۆچکەکانەکات و حکوومەتێک کە ئەم حکوومەتە ڕنگدانەوەی شەراکەتی ئەو هێزە سیاسیانە ئەبێ، شەراکەتی ڕاستەقینە کە بەشداری لە حکوومەتەکەن. بەڵام ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ، ئەوەی کە ئێستا ئەیبینین بەداخەوە پێچەوانەی هەموو ئەو دروشمانەیە. ئێمە بینین لە ئێستادا جیاکاری ئەکرێت و دیاردەی
شارچێتی جیاکردنەوەی هەرێمی کوردستان و گەڕانەوەی چەند هەنگاوێک بەرەو دواوە بۆ قۆناغە سەرەتا ناخۆشەکانی سەرەتا کە ئێمە هەرگیز هیوای بۆ ناخوازین و لە ئامانجی ئێمەدا نییە ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ ئەتوانم بڵێم بەمەبەست دژایەتیکردنی ناوچەیەکی دیاری کوردستانە کە شاری سلێمانیە کە شاری هەڵەبجەیە کە ئیدارەی ڕاپەڕینە کە ئیدارەی گەرمیانە کە ئەو ناوچەیەکە لە مێژووی خەباتی ڕزگاری نیشتیمانیدا زۆرترین قوربانی دراوە لە هەموو هەرێمی کوردستان 5 قەزا وێران کراون چواریان لە سنووری پارێزگای سلێمانینە ئەنفال لە سنووری گەرمیان کراوە و زۆرترین قوربانیدانی ئەنفال و ڕاگواستنی گوندەکان لە سنووری ئیدارەی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە ڕاپەڕین بووە بۆیە لە ڕاستیدا ئێمە پێشبینیمانە کرد کە لەم کابینەیەدا زیاتر دەستی خزمەتگوزاری و ئاوەدانی بۆ ئەو ناوچەیانە درێژ بکرێت و هەوڵ بدرێت قەرەبووی ئەو قۆناغە سەختانە بکرێتەوە و بە جۆرێک کار بکرێت کە ئەو ناوچانە هەست نەکەن کە غەدریان بەرامبەرەکرێت و هەوڵدەن ئەم کابینێت جیاوازتر لە کابینەکانی ڕابردوو کارەکە بەڵام بەداخەوە ئەوەی ئێستا ئەگوزەرێ ڕێک پێچەوانی ئەو دروشمانەیە کە ڕاگەیەندراوە ڕێک پێچەوانی ئەو کارنامەیە بۆچی کاک لوقمان ئەتوانم بڵێم خاڵێک لە خاڵەکانی ئەو کارنامەیە کە خۆی لە دە خاڵە بینیەوە تاکە خاڵێک جێبەجێ نەکراوە بەڵکو ڕێک پێچەوانی ئەم دروشمانە بووە کە بانگەوازی بۆەکرا بۆیە ئەوە مانی نیگەرانی ئێمەیە بۆیە ئەوە بەڕاستی ئێمە با بڵێن لای ئێمە پێشبینی کراو نەبووە چونکە ئێمە بە نیەتێکی سافەوە بەو پەڕی دڵسۆزی و لە خۆبردوویەوە تیمەکەی ئێمە کاری کردووە لەنا ئەو حکوومەتە و ئێمە خۆمان بە بەرپرس و بە مەسئول ئەزانین زانیومانە و ئەشی زانین بەرامبەر بە هاوڵاتیەک ئەو هاوڵاتیە نیشتەجێی زاخۆ بێ یا نیشتەجێی کفری و کەلار و هەڵەبجە بێ نیشتەجێی سۆران بێ یاخود لە سلێمانی بێ بەنسبەتی ئێمە هاوڵاتی هەرێمی کوردستانە و مافی خۆیانە کە بە یەکسانی سوودمەند بن لە تەواوی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە ئێستا ئەکرێ کە ناوچەی سلێمانی ئیجبارە کرێ بەوەی کە ئەبێ لە بەداهاتی خۆی موچەی فەرمانبەرانی دابین کات بەڕاستی ئەمە نمونەیەکە مۆدلێکە ئەتوانم بڵێم تەنها و تەنها لە هەرێمی کوردستان پیادە ئەکرێ لە هیچ شوێنێک پیادە ناکرێ ئەگەر ئێمە سەیری عراق بکەین ململانەیەکی قڕسی خوێناوی دوور و درێژ لە نێوان شیعە و سوننەدا هەیە باش کاک لوقمان ڕۆژێک گوێبیستی ئەوە نەبووین بڵێن بەسڕە زۆرترین نەوتی عراقی لەیە بەندەری ئەوم قەسری لەیە بەڵام لەبەر ئەوەی لە تکریت ناوچەی سوننە نشینە یاخود داهاتی خۆی نییە ئێمە داهاتی بەسڕا نادەینە تکریت بەڵێ ئێمە بینیمان لە قۆناغە سەختەکانی شەڕی داعشدا مووسڵ داعش دەستی بەسەرداگرت بەڵام حکوومەتەکە شیعە بوون زۆرینەیەکی شیعە پێشی دێنا بەڵام بینیماندا شەڕی موچەی فەرمانبەران بکرێ و شەڕی خزمەتگوزاری هاوڵاتیان بکرێ بە پێچەوانە هاوڵاتیەکان هاوارە بوون موچەیان بۆ چ شوێنی خۆیان و کاتێکیش گەڕانەوە دەسەڵات گەڕاوە تەواوی موچەیدا تەواوی ئەو فەرمانبەرانەی کەنانەت لە ژێر دەسەڵاتی داعشی لە دام و دەستگاکان بە جۆرێک لە جۆرەکان مابوونەوە بۆیە لە ڕاستیدا ئەم حاڵەتەی لە هەرێمی کوردستان و ئەو غەدری بەرامبەر بە سلێمانی ئەکرێ ئەو شەڕە نەفسەی هاوڵاتیان ئەکرێ ئەمە شتێکە نامۆیە بە شێوازی حکومڕانی و نامۆیە ئەوەی ئێوە کاک لوقمان ئەوەی ئێوە پێگەیشتن وەکو بەڵگە و دیکۆمنت بەچی گەیشتون لەبارەی ئەوەی کە سزا دەدرێت بەسەڵ غەدر لە سلێمانی دەکرێت وەکو سلێمانی وەکو ڕەمز وەکو بە ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە و گەرمیانیشەوە ئەنی ئەو بەڵگە و دیکۆمنتانە پێگەیشتوین بەڵێ کاکزانە ئەوەی ئێمە پێگەشتین حقیقەتێک هەیە بەر لەوەی ئێمە قسە لەسەر بەڵگە بکەین حقیقەتێک هەیە داهاتی ژێرزەوی بێ سەرزەوی بێ سامان نەود بێت کانزا بێت جم و جۆڵی بازرگانی بێت باز و دەرامەتی ناوخۆ بێت لە هەر شارێک لە شارێک لە هەر کلوکە لە بەرێکی ئەو وڵاتە بێ ئەبێ بەیەکسانی مافی هەموو هاوڵاتیانی بەسەرە و بەیەکسانی دابش بکرێت ئەو مۆدلێک کە ئێستا دیاری کراوە کە بەشێک لە داهاتی 1943 بدرێتە سلێمانی و 1950 بۆ هەولێر بێ و ئیتر ئەوە باقیەکەی لە تەکمیلەی داهاتی ناوخۆ بکرێت ئەوە مۆدلێکی تازەیە ئەمە نمونەی نییە ئەگەر تۆ باسی دەبەڵگە و دۆکمنتەکەی ئەگەر تەنها سەیری ئەو لیستە بکەین کە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان تەنها سەیری مانجی سێ بکەیت بە حسابی لە مانجی سێ بە حساب
لە داهاتی نەوت 143 ئەدرێتە پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئیدارە سەربەخۆکانی و 157 بۆ هەولێر و دهۆکە بێت کەچی 200 ملیار دراوە بۆ سلێمانی دانراوە 326 ملیار دینار بۆ هەولێر و بۆ دهۆک دانراوە ئەگەر بە پێی ڕێژەی سەدی بێ 138 دراوە بە سلێمانی 162 دراوە بە هەولێر هەر بۆیە ئەگەر هەر تەنها لە داهاتی نەوت سیر بکەی ئەمە غەدرێکی گەورەیە و ئەمە درۆیەکی گەورەیە کە ئەکرێ و لە ئەرزی واقعدا جێبەجێ ناکرێت بەداخەوە خۆزگە ئێستا ئێمە لەم بەرنمەیە هاتبین قسە و باسمان لەسەر لایەنە درەوشاوەکان و دروشمە جوانەکان و کردارە باشەکان کردبایە کە لەم کابینەی حکوومەت یاریمی کوردستان جێبەجێکراوە بەڵام بەداخەوە ئەوەی ئەمە بینی پێچەوانەکەیە بابەتێکی تر بەڵێ ئێمە بینین هەولێر و دهۆک لەگەڵ 3 وڵات هاوسەیە لەگەڵ ئێران مامەڵەی بازرگانی هەیە لەگەڵ سووریایەتی لەگەڵ تورکیاشەیەتی وێرە ئەوەی کە لەگەڵ عراقیش ئاڵوگۆڕی بازرگانی هەیە بەڵام ئەگە تەنها 3 وڵاتە وەربگرین لە داهاتی مانجی 3 بە هەولێر و بە دهۆک وێڕای ئەوەی کە 326 ملیار دیناریان لە داهاتی نەوت بۆ دیاری کراوە 65 ملیۆن ملیار دینار دیاری کراوە تەکمیلەی موچە بکەن کەچی سلێمانی بە تەنها 49 ملیار و 729 ملیۆن دینار دیاری کراوە کە تەکمیلەی موچەی پێ بکە ئەوە غەدرە گەورەکەیە ئەبێ هاوڵاتیان ئەلەما حکوم دەن چۆن غەدر لەم ناوچەیەکرێ کە تەنها بە پێی ڕاگەیەندراوی وەزارەتی بازرگانی تورکیا قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی ساڵانەی تەنها مەرزی برایم خەلیل دەواازێ برایم خەلیل 20 ملیار دۆلارە ساڵانە تەنها برایم خەلیل هەموو مەرزەکانی عێراق بە هەرێمی کوردستان و دەوڵەتی فیدراڵیشەوە بگرا قەبارەی ئاڵوگۆڕی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران 10 ملیار دۆلارە ساڵانە لە ناویاندا 5 ملیار دۆلار بەرهەرێمەکەوی لەو 5 ملیار دۆلارێک کە بەرهەرێمی شەکەوی یەکێک لە دەواازە سەرەکیەکانی گومرج حاجی ئۆمەرانە کە ئەوەکەوێتە سنووری پارێزگای هەولێر ئەوە جگە لەوەی کە ئاڵوگۆڕێکی بازرگانی زۆر لەگەڵ ڕۆژاوای کوردستان لەگەڵ وڵاتی سووریا هەیە کە خۆتان نەزانن هەرچی کەلوپەلی خۆراک و خواردەمەنی و بیناسازی هەیە بۆ ڕۆژاوای کوردستان تاکە دەواازەی هەرێمی کوردستانە کە لە ڕێگای پارێزگای دۆکەوە لە ڕێی سێمەلکانەچێت کە خۆیان و خوای خۆیان نەبێ ئەزانن چی ئاودیوەکەن چەند نەوت دێنن بە قاچاق و داهاتەکەشی ئەچێ بۆ کوێ بۆیە ئەوە غەدرێکی گەورەیە ئەمە عیبە حکوومەتی هەرێمی کوردستان بەم شەڕی هاوڵاتیانیەکە ئەمە شەڕی هاوڵاتیان شەڕی حەزبەکە لوقمان شەڕیەکێتی دەکرێت یا ئەمە ڕاستیەکەی ململانەیەکی سیاسی قورسە بەڵام شەڕی هاوڵاتیانی پێەکە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان پێی وایە لە ململانەی سیاسی لە شەڕی سەرۆک کۆمار ئەو ئامانزانەی کە لە خەیاڵی خۆیدا هەبووە نەیهێناوەتە دی ئەوێ شەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان بکە ئەم شەڕە بەرامبەر بە فەرمان بەرامبانەکە با بە شێوازی شەڕ سیاسی بکە بەڵام شەڕی ململانەی فەرمانبەران برسیکردنی فەرمانبەران بەڕاستی ئەمە تاوانێکی گەورەیە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکرێت ئەمە پێچەوانەی هەموو ئەو دروشمانەیە چوەک حیزب چوەک کابینەی تازە و کابینی حکومڕانی باسی ئەکرێت سەرڕای ئەوەی ئێمە تێبینیمان کردێ کاک زانە بەهۆی ئەو دۆخەی کە لە سلێمانی دروست کراوە لە سەرەتای ساڵی نوێەوە موچە بە مانگانە بە بەردەوامی لە نێوانی 27 ملیار بۆ 30 ملیار دینار بە بەردەوامی کورتیهێنان هەیە تەنها لە موچە جگە لە پارە و میزانیەی کە ئەوەی کە پێویستە بۆ دام و دەستگاکانی حکوومەت سەرف بکرێ تەنها بۆ موچە لە نێوان 27 بۆ 30 ملیار دینار بە بەردەوامی کورتیهێنان هەیە ئەمە وای کردووە دۆخێکی دروست کردووە کە ئەو داهاتە کەمە ناوخۆیە کە هەشە کۆ نەکرێتەوە ئەو داهاتە چۆن کۆ ئەکرێتەوە پارەی ئاوە پارەی کارەبایە زەریبەیە و باجی کۆمپانیاکان و لەوانە کۆ ئەکرێتەوە جگە لەوەی داهاتی خاڵە سنووریەکانە ئەوەی کە پەیوەندیدارە بە بابەتی پارەی ئاوە کارەبایە و باجی کۆمپانیاکانە باجەکانی ترە ڕسمەکانە ئەمە وای کردووە بەهۆی ئەوەی کە پارەی فەرمانبەران
دام و دەستگاکان لە کاتی خۆی دانادرێ موچیان لە کاتی خۆ پێنادرێ گرفتی موچەیە دەوامیش وەکو پێویستدا نییە و ڕێژەی داوامکردن و کۆکردنەوەی داهاتەکانیش خەلەلی تێکردووە وای کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ داهات کەمتر بێتەوە ئەوەی کە پەیوەندی دارە بە خاڵە سنووریەکان بەپێی بە دوواداچوونی ئەمە حقیقەتێک کە باسی ئەەکەین پاساونیە دەیهێنینەوە بەڵام بە حکمی ئەوەی نرخی نەوت بەرزە لە ئاستێکی بەرزدایە داهاتی عراق زۆر بەرز بۆتەوە حکوومەتی فیدراڵی مەرزەکانی خۆی سنوورەکانی خۆی بە تەواوەتی ئاسانکاری بۆ بازرگانانەکان ئەتوانن بەشێوازێک لە شێوازەکان بەم سنوورەکانی کردوتەوە بۆیە بەشی زۆری ئاڵوگۆڕی بازرگانی کە لە مەرزەکانی باشماغ و پەرویزخان هەبوو بەشێکی زۆری گواستراوەتەوە بۆ سنوورەکانی دەوڵەتی حکوومەتی فیدراڵی و لەوێ وەجارێکی تر داخلی هەرێمی کوردستانە بێتەوە کە جاران بە پێچەوانە بوو سەرڕای ئەوە ترانزیت کە پێشووتر لە گومرجی لە باشماخەوە لە باشماخەوە داخلە بوو ئەم ترانزیتەش گوازراوەتەوە سنووری حاجۆمەران ئەمانە هەموو داهاتی ناوخۆیە لەم سنوورەکەم بۆتەوە ئەمە وای کردووە باش بۆ کارەکە بۆچی دەگەڕێتەوە کاک لوقمان ینی دەستەوەسانی بەرپرسانی ئەو سنوورێ ینی سلێمانی وەڵە بجە و گەرمیان و ڕاپەڕینی یاخود بە پلان یان بە پیلان کارکراوە لە کۆگرە ڕۆژنامە نووسەکەشیدا سەرۆکی حکومەت وتی مەسەلەن بەبەست پرسیاری لێکرا کە داهاتەکە دیار نییە و وتی من محافظ و سەرۆکی دارەکان بانگەکەم زان بۆ داهات دیار نییە یعنی ئەمە ئێوە وەڵامێکی جدیتان پێ بۆەوە کاک زانە خۆزگا سەرۆکی حکوومەت ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسایی نەکردبا کە من پێبینیم وابوو بۆ نەیکرد ڕۆژنامەکەس نووسەکەش بکات قسەی باشتر بکات پێم وابوو پێڕوانینی من وابوو بە هەر حاڵ ئەو ڕۆژە ئێمە متمانەمان بە سەرۆکی حکوومەت بەخشی لە پەرلەمانی کوردستان سەرۆکی حکوومەت نەیوت من سەرۆکی حکوومەتی پارێزگای هەولێر و دهۆکم کە ئێمە بەو پەڕی حورمەت و خۆشەویستیەوە ڕێزمان بۆ خۆشەویستانمان لە پارێزگای هەولێر و دهۆک کە هاوڵاتی ئەم کوردستانن وە شایستەی ئەوەن باشترین خزمەت گوزاریان پێشکەش بکرێت بەڵکو سەرۆکی حکوومەت وتی من سەرۆکی حکوومەتی کابینەیەکی بەهێز بەڵام لە مەیدانی کرداردا دەرکەوت کە سەرۆکی حکوومەتیش بەشێکە لەو ململانەیە و لەو کێشەیە کە ئاراستەی سلێمانیە کرێت ئێمە داوای لا مەرکەزی ئیداریمان کردووە داوای لا مەرکەزی ئیداری کراوە بۆی دەسەڵاتەکان شۆڕ بنەوە لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک هەڵەبجە و سلێمانی بەڵام ئێمە نەمانوت تۆ وەرە ئەمە بکە بە بەهانەیەک بۆ ئەوی بتانی داهاتەکان لێک زیاب بکەیەوە وا بکەی کە هەر سنوورەی ئەبێ داهاتی خۆی کۆبکاتەوە و خۆی موچەی فەرمانبەرەکانی خۆی بدا کە ئەمە وەکو باسم کرد ئەمە مۆدێلە لە هیچ کابینەکانی ڕابردووش نەبووە لە کابینەکانی ڕابردوو داهاتی نەوت تەرخان کراوە بۆ موچە و داهاتی ناوخۆ تەرخان کراوە بۆ خزمەتگوزاری و بۆ ئیدارەدانی فەرمانگە و دام و دەستگاکانی حکوومەت کە ئێمە پێمانوە بوو ئەم کابینێش ئەبێ لەسەر ئەم شێوازە بڕوە ئەم کابینەیە تیمی پارتی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە هەمان نەفەسی تیمی یەکێتی کاریان کرد بە ئێمە بەم ڕۆژە ناگەیشتی ئەم زیاکاریە دروست نابوو ئەتوانم بڵێم بەداخەوە ئەوەی کە ئەلەم کابینەیە کراوە بەرامبەر بە سنووری سلێمانی و پارێزگاکانی سلێمانی لە کابینەکانی تر ئەگەر جۆرێک غوبن و غەدریش هەبوو بێ بەڵام بەم ئاراستە زەقێ نەبووە ئەم کابینەیە وای کرد کە ئێمە چەند هەنگاوێک بەراو دواوە بگەڕین سنوورەکان تۆختر ببنەوە ظاهیرەی دوو ئیدارەی جاران ئەگەر باشیش کرا بە ڕەنگە بە شەرمەوە باسکرا بەیان حکوومەت ڕئیسی حکوومەت ئاشای لێ کرد کە نەخێت دوو ئیدارەی نیەمە هەمومان یەک ئیدارین بەڵام ئێستا ئێمە بینین کە سەرۆکی حکوومەت خۆی دێ ئەبێ بەشێک لەم کێشانە ئەم کێشەیە بە بانکردنی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان چارەسەر نابێت سەرۆکی حکوومەت لە ئێمەمانان زۆر باشتر ئەزانی داهاتی ئەم وڵاتە چەندە و لەکوێیە و چۆن کۆ ئەکرێتەوە و چۆن دابەشەکرێت بۆیە پێویست بەوە ئەکات ئەو بڕیارە ئەو غەدرە ئەو بەرنامە ئەو پیلانەی کە دانراوە ئەو پیلانجێڕیەی کە بەرامبەر بە زۆنی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی کراوە لی پاشگەز ببنەوە بێنەوە سەر ڕێگە ڕاستەکە ئەوەیە داهاتی نەوت دەرخان بکرێت بۆ موچە کە نەک بەشی موچە ئەکا بەڵکو ئەگە داهاتەکە بە داهاتەکە ئاشکرا بکرێ زیاتر لە موچە ئەکا و داهاتی ناوخۆ تەرخان بکرێ بۆ خزمەت گوزاری بۆ ئاوەدانی ئەمە ڕێگا ڕاست و دروستەکەیە بەڵام بەداخەوە ئەوەی کە باس ئەکا
پارێزگار و ئیدارە سەربەخۆکان بانگەکەم و بزانم داهات چۆنە من پێم وایە ئەمە خۆت زیینەوەی لە چارەسەرکردنی حقیقەتی ئەو کێشەیە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە و کە بەدەستی ئەنقەز دروست کراوە و بە مەبەست دژایەتی ئەم ناوچەیە ئەکرێ کە من پێم وایە هیچی لێ سەوز نابێ ئەم دژایەتی کردنە چونکە دژایەتیەکە دژایەتی هاوڵاتیانی با بڵین هاوڵاتی و فەرمانبەرانەکرێ و ئەم دژایەتی کردنەش سەرنجام من پێم وایە بە زیان بۆ ئەو هێزە ئەگەڕێتەوە کە ئێوێ بەم شێوازە و تۆی دووبەرەچی و ناکۆچی لە نێوان شار و شارۆچکەکان بچێنێت و کێشە کۆمەڵایەتەکان لە نێوان هاوڵاتیان زیاتر بکاتەوە و دووبەرەشی زیاتر بچێنێ و زاهیرەی ناوچەگەریەتی زیاتر قوڵ بکاتەوە من پێم وایە ئەمە سەرنجام ئەم ئامانجە بە هەرگیز نایەتە دی بەڵکو ڕێگا ڕاستەکە ئەوەیە قەدەری ئەم وڵاتە وایە بەڵێ خەتەریاتەکان لەسەر هەرێمی کوردستان ئەو دۆخە سیاسی لە دەوروبەرمانە گوزارێ ئەومان لێ ئەخوازێ هەمومان خۆمان بە بەرپرس بزانین هاوڵاتیانی کوردستان باسی لا مەرکەزیتان کرد بە ڕێستان باس لەوە دەکرێت کە بەو پیلانە ئەوی کە بەڕێزت ناو لێ ناپیلان پرسی لا مەرکەزی ناشرین کرایان پرسی لا مەرکەزی و کارتە سووتێنرا بۆی کە یانەوەی بە خەڵک بڵێنەوە لا مەرکەزی بەڵام سلێمانی ئیدارەی خۆی پێ نادرێ ئەمە حقیقەتەکەیەت یان دوو ئیدارەیە ئەمە بە هیچ شێوەیەکەمە حقیقەتی نییە ئەمە لا مەرکەزی نییە لا مەرکەزی شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە ئاسانکاریە بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان و کەمکردنەوەی ڕۆتینە ئەمەی ئەکرێ ئەوە دژایەتیکردنە ئەوە موئامەرەیە بەرامبەر بە سنوورێکی دیاریکراو ئەکرێت و ئەیانەوێ لە ڕێگای ئەم پیلانجێڕیەی کە دانراوە بۆ دژایەتیکردن و برسیکردن و ئازاردانی فەرمانبەران و موچەخۆرانی هاوڵاتیانی ناوچەی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین ئەیانوێ بەمە لامەرکزیەتی پێناشیرین بکەن لە ڕاستیدامە لامەرکزیەت نییە لامەرکزیەت خزمەتکردنە بە هاوڵاتیان ماندوونەکردنی هاوڵاتیانە ئاسانکاریە بۆ ڕایکردنی کاروبارەکانیان ئێمە ئەمەمانەویست بەڵام ئەیانوێ بەم شێوازە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێن کاکە ئەمە داوای لامەرکزیانە کرد فەرموو ئەمە لامەرکزیە ئەمە بابێمان بڵێن بزانم لە سیستەمی حکومڕانی چ وڵاتێکی دنیادا شتیوا هەیە کە تۆ بەی هاوڵاتیانت برسی بکەیت لە سیستەمی حکومڕانی چ وڵاتێکدا هەیە تۆ بەی موچەی شارێک دوو شار 15 ڕۆژی جیاواز بێ 20 ڕۆژی جیاواز بێ لەگەڵ موچەی پارێزگایشتر و بۆ بەشێک لە کادران و لە بەرپرسەکانیشیان شاگەشکە بن بەوەی کە کێشەی موچەخۆران و فەرمانبەران و خانەنشینێک لە بەردەم بانگدا هیلاکە بێ ماندوو ئەبێت ئەکەوێت بێت تەسویری بکەی و لە کەناڵەکانی خۆت بڵاوی بکەیەوە و بە نمونەیەکی ناشرینکردنی حیزبێکی دیاریکراوی پیشاندەی لە ڕاستیدا ئەمە نمونەی پیشاندانی ڕاستەقینەی حکومڕانی ئەو حیزبەیە کە زۆرینەی حکومڕانی هەرێمی کوردستان ئەگرێتە بەست ئەگرێتە دەست وەڵامتان ڕوە ڕاستەقینەکەی ئەوەیە ڕوە ڕاستەقینەکەی ئەوەیە بۆیە لامەرکزی ڕاستەکەی لامەرکزیەت ئەوەیە کە تۆ بێ ئەو پەڕی ئاسانکاری بۆ پێشکەشکردنی خزمەت گوزاری پێشێشی هاوڵاتیان بکەیت نەک بێ هاوڵاتیانی خۆت ناشرین بکەیت بۆ ئەوەی کە ئەڵێن یەکێتی وەکو حەزب دەستی بە سەرداهاتەکان داگرتووە و زۆرێک لە پەرلەمانتارانی پارتی دموکراتی کوردستانی ژۆ قسەیە دەکەنەوە بە زۆرێک لە قسەکانی سەرۆکی حکوومەتی ژەوەی تێدا بەدی دەکرا بەڕاشکاوی ئەمە هەیە ئەزین کاکزانە من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم حقیقەتە ئەزانن کێشەتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە پێناوی تەبایی و یەکریزی و لە پێناوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە قوربانی بە بەرژەوەندی حیزبەکانی خۆیدا و هەمیشە بەرژەوەندی گشتی خستۆتە سەر بابڵن بەرژەوەندی گشتی خزدۆتە سەر بەرژەوەندی حیزبی خۆمان زۆر جار ئەگەر ڕەنگە لە ڕووی ئەندام و لایەنگران و کادری خۆشمان ئەم ڕخنەیە ڕوبەڕووی حیزبەکەمان بێتەوە کە زۆر جار حیزبەکەمان هەندێک جار ڕەنگە بە تەنازولیش حساب کرابی بۆ هێزی بەرامبەر بەڵام یەکێتی لە ڕوانگەی هەستکردنی بە بەرپرسیارەتێت بەرامبەر بە دۆخی سیاسی هەرێمی کوردستان وە ئەو دەستکەوتەی کە قوربانیەکی زۆری لە پێناودرایە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر بووە لە پێناوی ئەوەی کە ئەم دۆخە و ئەم ئەزمونە ڕابگرێ و دەستی پێوە بگرێ هەرگیز یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی لە پێناو هاوڵاتیانی خەڵکی کوردستانەدا نەکبچێت دەست بەسەر داهاتەکەیاندا بگرێت یەکێتی پێویستی بەوە نیە دەست بەسەر داهاتی هاوڵاتی هەرێمی کوردستان بزانین فەرمونون ئەمە داهاتی سنوورەکەمانە ئەو سنوورەی کە ئێمە باسی لە یەکەین سنووری پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی دیارە داهاتە خاڵە گومرجەکانی چەندن و داهاتی باج و دەرامەتی ناوخۆی چەندە داهاتەکە ڕوونە
و ئەوانەی کە پەنجەی تۆمەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درێژەکان لە ئێمەمانان باشتر ئەم حقیقەتە ئەزانن و بەڵام بۆ ئەوەی وێنایەک لای خەڵک دروستکەن کە بەڵێ ئەمە داهاتە و دەستی بەسەرداگیر بەڵام من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەمە زۆر وشیارترن کە بەم پرۆپاگەندانە باوەڕ بکەن ڕوونە داهاتی سەرەکی لە هەرێمی کوردستان نەوتە و نەوت لە هیچ بەرمی لە نەوتێک لە سنووری پارێزگای سلێمانی نافرۆشێ و هەناردەی دەرەوە ناکرێ ئەوەی کە نەوتەیە ئەوەی کە پەیوەندیدارە بە شیواشۆکە ئەوەی پەیوەندیدارە بە حەسیرەکەی گەرمیان هەمووی ئەگوازرێتەوە و لە ڕێگای بۆڕی نەوتی کوردستان تورکیا هەناردەی دەرەوە ئەکرێ فایلی نەوت کەواتە بە تەواوەتی لای حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش لای ئەو وەزارەتەیە کە پارتی دموکراتی کوردستانی تێدا باڵا دەستا سەبارەت بە داهاتی هاوڵاتیانی خۆشەویست ئەزانن زۆر جاریش ئەمەمان باس کردووە پایتەخت زۆرینەی کۆمپانیەکان لە پایتەخت تۆمارەکرێن زۆرینەی سەدا نەوەتی کۆمپانیەکان لە پایتەخت ناوەکانی خۆیان تۆمارەکان و بازی ساڵانیان لە پایتەختەوە ئەدەن و جموجۆڵی بازرگانی زیاتر لە پایتەخت دەکرێت جموجۆڵی ئاوەدانی و زیاتر لە پایتەختی هەرێمی کوردستانەکرێت وێڕای ئەوەی کە باسمان کرد کە سنووری دهۆک و هەولێر لەگەڵ سێ وڵاتی جیاواز ئاڵوگۆڕی بازرگانی ئەکات هاوسێ لەگەڵ سێ وڵات کەواتە ناکرێت بە هیچ شێوەیەک تۆ داهاتی سنووری هەولێر و دهۆک بەراوردکەی بە سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بە هیچ شێوەیەک نەک بەراورد ناکرێت ئەتوانم بڵێم داهاتی ئێرە چەند بەرابەری ڕەنگە 3-4 بەرابەری داهاتی ئەو سنوورە بێ ئەوەی کە هەیە داهاتی ڕۆژانە هەیە کۆ ئەکرێتەوە و ئاشکرا ئەکرێت و دیارە لای هەموو خەڵکی کوردستان دیارە تەنانەت ئەگەر گوێبیستی پەرلەمانتارە سربەخۆکان بی خەڵکی بە ویژدان بی ئەزانن کە داهاتی ئەم سنوورە چەندە و گرفتەکان لە کوێن بۆیە لە زیاتی تۆمەت بەخشینەوە پێویستە واز لەو پیلانجیێڕیە بێنن کە بەرامبەر بە برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان با بڵێن ئەکرێت لە سنووری سلێمانی کاک لوقمان پرسێکی تەرەتا لە ئەنگرانی یەکێتیش باز لەوەکەن بۆ یەکێتی قبوڵیەکە بۆ ناکشێتەوە بۆ تیمی حکوومەتی ناکشێتەوە ینی ئەمە ئێوە بە ئەو حکوومەتە بە حکوومەتی پارتی ئەزانن تاکولی بکشێنەوە یان هۆکار چیەکە مەسەلەن تا ڕادەیەک بێدەنگن یان ناکشێنەوە لە حکوومەت بۆچی ناکشێنەوە کاکزانە ئەم پرسیارێکی بەجێ ڕەنگە ئەمە پرسیاری هاوڵاتیانی بەشێکی زۆری هاوڵاتیان بیوە زۆر جاریش نێرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بە شێوازێک لە شێوازەکان ڕوبەڕوومانەکەنەوە جارێ یەکێتی نیشتیمانی کوردستان پایەیەکی گرنگە لە پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و کەس خێر بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکردی و یەکێتی نیشتیمانی کوردستان استحقاقی خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە و یەکێتی حیزبی حکومڕانە حیزبی ئۆپۆزیسیۆنی ئەمە خاڵێکە خاڵی دووەم ڕەنگە زۆر جار باس لەسەرەوە بکرێ ئایا بۆ سەرۆکی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەڵام ناداتەوە قسە ناکە لە ڕاستیدا ئەگەر ئەم کابینەیە تاکە دەستکەوتێکی هەبێت ئەم دەستکەوتە فەزڵەکەی ئەگەڕێتەوە بۆ سەرۆکی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێز قوبات تاڵەبانیە کە ئەم ڕێکەوتنەی لەگەڵ بەغدا کرد مانگانە ئێستاش لە سەردێری هەواڵەکان بینیم کە 200 ملیارەکەی ئەم مانگەش حکوومەتی عێراقی گەیاندی ئەگەر سەرۆکی تیمی یەکێتی نەبایە سەرۆکایەتی گفتوگۆکانی بەغدای نەکرد بە ئەم دەرچەیە نەدۆزی بابەوەی 200 ملیارەکەی هەرێمی کوردستان بێ ئەم حکوومەت و تووشی گرفتە بوو بۆیە ئەم کابینەی حکوومەت تیمی پارتی ئەگەر بە هەمان تیمی نەفەسی یەکێتی کاری کرد بە ئێستا باشترین خزمەتگوزاری پێشکەشە بوو ئەم ناکۆچیانەی لە هەرێمی کوردستان ڕوو نادا تیمی یەکێتی و سەرۆکی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە بەرپرسەزانێ بەرامبەر بە هاوڵاتیەک لە دهۆک بێ لە هەولێر بێ یا لە سلێمانی بێ بە یەک نەفەس کارەکە کە قسە ناکە دۆخی هەرێمی کوردستان لە بەرچاوەگرێ کە قسە ناکە ناوێ تۆی ناکۆچی و دووبەرەشی زیاتر بچێنێ کە قسە ناکە ناوێ ئەو ببێتە هۆکارێک بۆ زیاتر قوڵکردنەوەی ناکۆچیەکان لە هەرێمی کوردستان من لە نزیکەوە ئاگادارم هەموو هەوڵ و جوودەکانی بە ئاراستی ئەوەیە زۆرێک لێک تێگەیشتن دروست بێ بۆ ئەوەی پارتی و تیمی پارتی واز لەم دژایەتیکردنی ئەم ناوچەیە بێنن حقیقەتی حکومڕانی لە بەرچاو بگرن بە یەک چاو سەیری هاوڵاتیانی سنووری دهۆک و هەولێر فەرمانبەرانی دهۆک و هەولێر لەگەڵ سلێمانی و ئیدارە سەربەخۆکان و هەڵەبجە بکەن بۆیە ئەمن پێم وایە بەو پەڕی مەسئولیەتەوە مامەڵاکەن ئەم سیاسەتە دروستەی کە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت حکومڕانی پیادەی ئەکا ئەگەر تیمی پارتی
بە هەمان نەفەس ئەگە سەرۆکی حکوومەت بە هەمان نەفەسی جێگیری سەرۆکی حکوومەت کاری کرد با من پێم وایە ئێمە لەم بەرنمەیە لە جیاتی ئەوەی قسە لەسەر کێماسی و کەموکڕیەکانی حکوومەت لە جیاتی ئەوەی قسە و باسمان لەسەر غەدرکردن بێ لە سلێمانی داتین ستایشی کارە باشەکانی حکوومەتی هەرێمی کوردستانمانە کرد. بەڵێ کەواتە شتێکی تر هەیە کاک لوقمان ینی ئەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی سەرۆکی حکوومەتیش داهات ینی واوێ ناکرێکە لە سلێمانی داهات ئاڵۆزە داهات ناشەفافە لە ڕاستیدا ئەوەی وەکو پەرلەمانتاری کوردستانن بە دووادات سووتان کردبێ لە دهۆک و هەولێر داهات شەفافە ڕوونە لە خزمەتی خەڵکدایە کاک زانانەک لە خزمەتی خەڵکدانە ئێمە چەند جارێک تریش باسی ئەم بابەتەمان کردووە بەڵام ڕەنگە باشتر بێ باسی بکەینەوە تاکو ئێستا وەزارەتی دارایی دەسەڵاتی بەسەر گومرجی برایم خەلیلدانە تاکو ئێستا ئەو وەسڵەی کە گومرجی پێ ئەکرێت کە بڕی پارەی گومرجی لەسەر نووسێ گومرجی برایم خەلیل وەسڵەکەی وەزارەتی دارایی قبول نییە با وەزیری دارایی یەکەم شت بێ ئەمە بسەپێ با بێ ئەمە وەڵامداتەوە بۆ نەیتوانیوە تەنها ئەو وەسڵی کە گومرجی لەسەر ئەکرێت لە گومرجی برایم خەلیل لە تەواوی گومرگەکان جێبەجێ ئەکرێت بەڵام گومرجی برایم خەلیل بە کەیفی خۆی وەسڵێکی بۆ خۆی دروست کردێ و چاپی ئەکا و بە ئارەزوی خۆی چەندی بووە لەسەر نووسێ و ئیتر چەندی نار بۆ وەزارەتی دارایی بڵێ لەخوا بەزیاد بێت تاکو ئێستا تەواوی گومرگەکانی تر باشماخ پەرویزخان حاجی ئۆمەران بە سیستەمی ئەلکترۆنی بە وەزارەتی دارایی بەستراونەتەوە گومرجی برایم خەلیل قبول ناکە بە سیستەمی ئەلکترۆنی بە وەزارەتی دارایی ببەسترێتەوە ئەوە خۆی لە خۆیدا گەورەترین گومان لەسەر ئەم داهاتە دروست دەکەوە خۆی لە خۆیدا نیشانەی ئەوەیە کە برایم خەلیل خۆی مؤسسەیەکی سەر بەخۆیە احترام بە وەزارەتی دارایی ناکە و نەک داهاتی تەواو ناجێڕێتەوە ڕبعی داهاتی کە وەریشی ئەگرەی ناگەڕێنێتەوە وەزارەتی دارایی لە دەواازەی سێمێلکان بە ئارەزوی خۆیان دەواازەکە ئەکەنەوە دای ئەخەن ململانەی لەگەڵ ڕۆژاوا ئەکەن ئەوەی بیانەوێ نەقلی ئەەکەن دەیهێنن و ڕۆژانە نەوت لە ڕۆژاوای کوردستان هاوردەی هەرێمی کوردستانەکەن بەبێ ئەوەی یەک تاکە دیناری بگەڕێتەوە بە وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکان وێ ڕای ئەوەی کە من ئێمە ئازانین لە گومرجی حاجی ئۆمەران مسوفافۆن ئاودی و ئەکرێ بغەدر لە شوفێرانی بار هەڵگر ئەکرێ ڕۆژانە هەر شوفێرێک داخیل بێت بار ببا 15,000 دینار وەصلێکیان دروست کردووە 15,000 دیناری لێ ئەستێنن کە مانگانە بۆ هەر جگەلەوەی 7,000 بیمەشی لێ ئەستێنن هەر سیارەیەکی بار هەڵگرت لە گومرجی دەواازەی گومرجی حاجی ئۆمەران مانگانە 220,000 دیناری لێ ئەسێندرێت بەبێ ئەوەی یەک تاکە دیناری بچێتە وەزارەتی دارایی هەر سیارەیەک کە مۆدیل بەرزە لە گومرجی حاجی ئۆمەران دێ 50 دلاری لێ وەرژیرێ هەر سیارەیەکی ترانزێتدا 50 دلاری لێژیرێ یەک تاکە دیناری بۆ خەزێنەی وەزارەتی دارایی نییە بەڵکو بۆ بەرپرسانی سەربازی و حیزبی پارتی دیموکراتی کوردستانە لەم سنوورە وێ ڕای ئەوەی گومرجێکی تر لە سنووری دۆڵی لە سنووری گوندی ئالانە دانراوە کە ئەمە قاچاقچێتی پاکەتی پێدا ئەکرێ و پاقەت و مەشروباتی پێدا ئەکرێ ئەمان نەک بۆ سوڵاتی نیە یەک داگە دیناری بۆ وەزارەتی دارایی ناگەڕێتەوە ئێمە ئەزانین جگەلەوەی کە لە گومرجی لە دەواازەی سربەزێر و لە سحێلان کە ئەو بە کەیف و خۆیان و بە ئارەزوی خۆیان ئاڵوگۆڕی بازرگانی ئەکەن و تاکە دینارێک نادەنە وەزارەتی دارایی بۆیە ئەگەر قسە و باس لەسەر ئەوە بێ قاچاقچێتی هەیە بەڕاستی بەراوردی بەهەدەردان و قاچاقچێتی لە سنووری پارێزگای دوهۆک و هەولێر لەگەڵ هیچ شوێنێکی تری عراقیش ناکرێت نەکار کوردستان ئێمە کۆڵی ناکەین لەوەی کە ڕەنگە لە هەموو شوێنەکان بە جۆرێک لە جۆرەکان بەهەدەردان هەبێ بەڵام ئەو وەکو ئەوی وایە تۆ لای ئێمە ئەم مەسەڵەحە بەکاردێنی وەڵی وایە ڕێک تۆ زلەکە لە چاوی مندا ببینی بەڵام جوانەگا و گاجۆت لە چاوی خۆتدا نەبینی بۆی ئەگەر باس لە قاچاقچێتی و لە دەست بەسەرکردن لە سامانی گشتی بکەین باسی نەوت هەرمەکە کە خۆیان و خوای خۆیان نزانن چەند نەوت هەناردە ئەکەن بە چەند دەفرۆشن چەند پاراگەڕێتەوە چەند دەنێرنە وەزارەتی دارایی باشە کاک لوقمان یەکێتی کارەکات لە دوجارە بۆی ئەمانە ڕێک ببنەوە ئەمانە چارەسەر ببن خۆ ناکرێ هەر لە میدیا باز بکرێت ئەمانە کاری لەسەرکرێت دەستان پێ کردووە وەکو تیمی حکوومەت وەکو حزب ئەوەی من بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دوو ئاست هەم لەسەر ئاستی حیزبی و هەم بەڕێزکا قوباد وەکو سەرۆکی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵێکی جددیدان بۆ ئەوەی کە بتوانن
ئەم غەدرەی بەرامبەر ئەم ناوچەیە ئەکرێ، ئەم بڕیارە نادروستەی کە بەرامبەر ئەم ناوچەیە درراوە، ئەم ململانەی ناتەندروستەی بەرامبەر ئەم سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی کراوە، ئەو غەدرەی کە لەو ناوچەیەکرێ و دوژمنداری ئەو هاوڵاتیانەکرێ، ئەمە هەوڵدەین جارێ لە قۆناغی یەکەم بە گفتوگۆ چارەسەر بکەین، چونکە ئێمە بڕوای تەواومان هەیە کە ئێمە ئەبێ بەرامبەر بە هەموو ناوچەکانی کوردستان و بەرامبەر بە هەموو هاوڵاتیان خۆمان بەبەر پرس بزانین و بەیەکەوە هەوڵدێن ئەم قۆناغە تێبپەڕینین. ئێمە لە ئێستادا کە قسە و باسەکەین تاکە دەرچەمان دەرچەی گفتوگۆیەوە پێمان وایە ئەم غەدرەی کە ئەکرێت دەبێت ڕاز بکرێتەوە، ئەمە بەبێ کۆتایی بە سزادانی سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی بێنێ. ئومێدەوارم پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی حکوومەت لەم کابینەیە لە پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان تێبگات و ئەمە نەبێتە درێژە نەچێشێت، چونکە بە درێژە شێشانی ئەمە سەرەتایەکی خراپ لە هەرێمی کوردستان ڕوو ئەدا کە ئەمە وای لێدێ قوارەی هەرێمی کوردستانەکەوێتە ژێر مەترسی یەکێتی و یەکریزی خەڵکی کوردستان تێکەچێت، دیاردەی ناوچەگەریەتی زەقتر ئەکرێتەوە و پاشاگەردانی زیاتر ڕوو لە وڵاتەکەمانەکە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆی بەرپرسەزانێ چزای ئەوەی لەو سنوورەی کە خۆی بەرپرسە سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارە ڕاپەڕین ناکرێەوە سەیری ئەم دۆخە بکەین کە هاوڵاتیانمان بەم شێوەیە سزا بدرێن و بەم شێوەیە دوژمنکاری بکرێن. ئومێدەوارم پارتی دیموکراتی کوردستان لەم پەیانە تێبگات تاکی دەکەمەوە بە دژایەتیکردنی هاوڵاتیان بە برسکردنی هاوڵاتیان جگە لە زەرەر گەیاندن بە یەکێتی و یەکڕزەکانی خەڵکی کوردستان بەو دەستکەوتانەی کە لە خەڵکی کوردستان بەدەستی هێناون بە قوربانیدان گەیشتین بەم ڕۆژە شتێکی تری دەست ناکەوێ. بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە پاشگەز بێتەوە لەم بڕیارە و بین ڕێگا ڕاستەکە ئەوەیە داهاتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و هەوڵدەین بە یەکسانی خزمەت بە هەموو هاوڵاتیان بکەین ئەم هاوڵاتیە دانیشتووی هەر شاری لە شار و شارستانی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان وەردی جەگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بەڕێستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان. سپاس کاک لوقمان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.